بێگومان کە دەنگۆی هەبوونی دەرمانێکی وا لە عێراق هەبێت خۆی بۆ خۆی هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش ترس و دڵڕاوکیان لێ دەنیشێت چونکە ئیدی وەرزی گەرمایە هەندێک جا لە بەردەمی موبەریدا بۆ بەردەمی سبلێت منداڵەکان تووشی سەرمابوون ئەبن و لە خۆشخانەکان یان ڕەنگە لە دەرمانخانەیەک دایک و باوکێک خۆیان بۆ خۆیان دەرمانێک وەربگرن ترسی ئەویان هەیە ئەمە هەمان ئەو کۆڵد ئاوتە نەبێت یاخود بابزای مەترسیەکانی چییە؟ بڵاوبوونەوەی دەرمانێکی چارەسەری منداڵان بەناوی کۆڵد ئاوت گوایە کە مادەی ژەهراوی تێدای ئەم ترس و دڵڕاوکەی زیاد کردووە. ئەو دەرمانە لە دەرمانخانەکانی عێراق بەربڵاوە. دەمانێت بزانین لە هەرێمی کوردستانیش هەیە مەترسیەکانی چییە؟ چۆن بیناسینەوە کەینەی کڕین و بۆچی بەکاردێت ئەگەر هەیشە. میوانمان دکتۆر محەممەد خورشید مامەندە بەرپرسی چاودێری بازار و بازگەکانی دەرمان لە هەولێر بە میوانداری ئەو ئەم پرسیارانە ئەکەین و وەڵامەکان وەرەگرین. سپاس دەکەین کە ئامادەیت لەگەڵمانە. دکتۆر دەرمانی کۆڵد ئاوت کە باسی لێوەکرێت چارەسەرێکە بۆ سەرمابوونی منداڵان ئایا دروستە ژەهراویە لە عێراق هەیە لە کوردستانیش هەیە بە هەمان شێوە؟ بەڵێ بەیانیتان باش دوای ئەوەی ئەو هەواڵە بڵاو بیەوە کە ئەو شروعبەی بە ناوی کۆڵد ئاوت لە دەستگایەکی ئەمریکی پشکنینی لە بۆ کرایە و دەرەنجامی پشکنەکان دەریخستووە کە مادەی ئەتیلین گلایکۆلی تێدایە کە ئەمەش مادەیەکی ژەهراویە کە نەخۆش لە کاتی بەکارهێنان و بەرکەوتنی بەو مادەیە تووشی ڕشانە و سکچون و یاخۆتان دەکات تووشی لە کارکەوتنی گورچیلەکانی دەبێت کە ئەمەش وا دەکات نەخۆشەکە ببێتە هۆی مردن. هەردوای بڵاوبوونەوەی ئەو هەواڵە ئێمە لە بەڕێوەبەرایەتی کوالیتی کۆنتڕۆڵ تیمێکمان پێکهێناوە بۆ لێکۆڵینەوە لەم بابەتە، بەڵام تا ئێستا هیچ نووسراوێکی فەرمیمان لە وەزارەتی تەندروستی عێراقەوە یاخود ڕێکخراوی تەندروستی جیهانیەوە پێ نەگەیشتێ، بەڵام لەسەر ئەو هەواڵە ئێمە لێکۆڵینەوەکانمان دەست پێ کردێ. ئەو مادەیە ئێستا لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی فەرمی لەلایەن کۆمپانیەکانی هاوردەکردنی دەرمانەوە هاوردە کراوە و کارگەکەشی لە بەڕێوەبەرایەتی کوالیتی کۆنتڕۆڵ تۆمارە. ئێمە لە پرۆسەی کوالیتی کۆنتڕۆڵ پرۆسەیەکی دوور و درێژە کە پشکنین لە بۆ مادەکان دەکات و دوای ئەوە ستیکەر لێدە، بەڵام تا ئێستا ئەو مادەیە ستیکەری وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستانی لەسەر نییە. ڕەنگە هەیە لە هەرێمی کوردستان بەڵام ستیکەری لەسەر نییە. بەڵێ تا ئێستا بۆ چمە بەستێک بەکاردێت؟ خۆی ئەو شروعبە لە بۆ پەتا و سەرمابوون و کۆخە لە بۆ منداڵان بەکاردێت لەلایەن چەند کارگەیەکی هیندیەوە کە ئەمەش لەوە سەرچاوی گرتووە لە ماوەی ڕابردوو لە وڵاتی ئۆزباکستان و هەندێک وڵاتی تر ڕووداوێکی مەترسیداری لێبوو بۆ هۆی گیان لە دەستدانی چەندین منداڵ کە هۆکاری گیان لە دەستدانی ئەو منداڵانەش ئەوە بووکە ئەو مادەیە لە بەشێک لە شروعبەکاندا هەبووە. بۆیە ئەو کۆمپانیا ئەمریکیە هەر خۆی چەند نمونەیەکی لەو شروعبە لە بەشێک لە دەرمانخانەکانی عێراق وەرگرتیە و تێستی لەوە کردیە، بەڵام لەو تێستانە هیچ ئاماژەی بە ژمارە باج یان ژمارە باچی دەرمانەکە نەکردوت. ئێمە بۆی بزانین ڕاستەخۆ ئەو دەرمانە لە هەرێمی کوردستانەوە هاوردەکرایە یاخۆ باشە دکتۆر باسی هەرێمی کوردستان ئەمێ باسیەوە بکەین. دەمەوێت بزانم کاڵی ئیسیکەری لەسەر نییە چ وردەکاریەکتان هەیە بۆی کە ئەو دەرمانە بڵاو نەبێتە چونکە دەڵی هەیە بەڵام ستیکەری لەسەر نییە؟ دەڵێم هاوردەکرایە، ناڵم لە دەرمانخانەکان هەیە، دەڵێم هاوردەکرایە تا ستیکەری وەزارەتی تەندروستی لێ نەدرێت نابێت بفرۆشێت، ڕێگە پێدراو نیە، بەڵام ڕەنگە لێرە و لەوێ لە بەشێک لە دەرمانخانەکان یان بەشێک لە کۆمپانیەکان پابندی ئەوە نەبن و بەبێ ستیکەر دەرمانەکانیان بفرۆشن. بۆیە هەر لێرەوە هاوڵاتیان ئاگادار دەکەینەوە یاخود دەرمانخانەکانیش ئاگادار دەکەینەوە کە هەر کەسێک ئەو شروعبەی لەناو دەرمانخانەکانی هەیە بیگەڕێنێتەوە بۆ کۆمپانیا کەرەنتین بکرێت تاوەکو لێکۆڵینەوەکان و بەدەدەچوونەکان و ئەو پشکنینانەی کە لە کوالیتی کۆنتڕۆڵ ئەنجام دەدرێت تاوا دەبوون لە دەرەنجامەکانیان ئاگاداری دەکەین. باش ئێوە ئەمە وەکو ئەرکی ئێوە کاڵی داوا لە هاوڵاتیان داوا ئەکەن وەکو ڕێکار چیتان کردووە بۆی کە هەم دەرمانی وەکو کۆڵد ئاوت و دەرمانەکانی هاوشێوە ئەوەش نەفرۆشێت لە بازاڕەکان چیتان کردووە؟ ئێمە لە ماوەی 2 ساڵی ڕابردووی کارکردنمان لە کوالیتی کۆنتڕۆڵ لە بەرنامەی چاکسازی حکوومەتدا کەرتی دەرمانیشی گرتووە. کۆمەڵێک بڕیاری گرنگ لە کوالیتی کۆنتڕۆڵ دەرچوون کە گرنگترینیان ئەوە بوو کە هاوردەکردنی دەرمان لە 33 وڵاتی باوەڕپێکراوە هاوردە بکرێت کە ئەم وڵاتانە وڵاتی پێشکەوتون و خاوەنی بڕوانامەی بەرزن و بەرهەمەکانیان لەلایەن ڕێکخراوی تەندروستی جیهانیەوە باوەڕ پێکراوە. ئەو بڕیارە وا دەکات کە ئەو زۆری و بۆریەی لە دەرمان پێشتر هەبووت نەمینێ و بازار خاوێن بکرێتەوە لە دەرمانی بێ کواڵیتی و بێ سەرچاوە. ئەم بڕیارە ڕەنگە
ئەنجامی ئەو بڕیارە پێویستی بە ماوەیەکی زیاتر بێت تاوەکو ئەو بەرهەمەی ئێستا لە بازاردا هەیە و نەمینێ و خلاص بێت هەر لەسەر ئەو بابەتی ئەو شڕوبەش باست کرد ئێمە هەر لێرەوە تیمەکانمان دوای بڵاوبوونەوەی ئەو هاڵە تیمەکانمان ئاگادار کردەوە سەردانی دەرمانخانەکان بکەن و بە هەمانجی لەگەڵ سندیکای دەرمانسازان بێگومان گشتانێک بڵاو دەبێتەوە بۆ ئەوەی هەموو لایەک ئاگادار بن لە هەموو شار و شارچکەکانی کوردستان لە هەموو دەرمانخانەکان بە هیچ شێوەیەک ئەو شروبە بەکارنێنن بە ناوی کۆڵد ئاوت تاوەکو ڕێکارەکانی تاوا دەبێت و پشکنین و وردەکاریەکانی لە بەڕێوەبەتی کوالیتی کۆنتترۆل تاوا دەکرێت. باشە دکتۆر چ ڕێنمایەکتان هەیە بۆ هاوڵاتیان وەک باسمان کرد وەرزەکە گەرمە منداڵان ئەبرێنە شوێنێکی سارد دواتر گەرمایەکیان بەرەکەێت دواتر هەر ئەو هەوا گۆڕکیە بەسەریان دێت چ ڕێنمایەک هەیە بۆ دایکان و باوکان لە دەرمانخانەکان چ جۆرە دەرمانێک بکڕن ئەگەر هەندێک جاریش ڕاوێژ بە پزیشک ناکەن چونکە خۆی بێ ڕاوێژ بە پزیشک بکرێت بەڵام هەندێک جار بۆ سەرمابوونێکی ئاسایی ڕاوێژ بە پزیشک ناکەن خۆی نەخۆشی سەرمابوون و پەسی و ئەوانە نەخۆشیێکی ڤایرۆسیە زۆر جار ئەو دەرمانانەی کە لە دەرمانخانەکان دەفرۆشێن تەنها نیشانەکانی نەخۆشیەکە لا دەبێت ئەگەر ناخۆی ڤایرۆسەکە ماوەیەکە و لە جسمی ئینسان ماوەیەک دەژی و پاشان بە هەفتەیەک خۆی نەخۆشەکە چا دەبێت و ئەسڵەن پێویستی بە دەرمان نییە بەڵام کەسێک کە ئەو نەخۆشی توش دەبێت بێزار دەبێت لە نیشانەکانی ناچار دەبێت هەندێک جار ڕوو دەکاتە یادە لاکۆڵانەکان کامەش ڕێگەیەکی زۆر مەترسیە و دەرمانی تێکەڵە بەکاردێنێت یاخود هەندێک جار بێ ڕاوێژکاری پزیشک دەرمان بەکاردێنێت کامەش ڕێگە پێ نەدراوە خۆی ڕێگە دروستەکە ئەوەیە پێویستە سەرەتا پشکنین بۆ نەخۆشیەکەی بکرێت ئایا ئەمە هەڵامەتە و ڕاستە هەڵامەتەکەی گرتویان نیشانەکانی نەخۆشیێکی دیکەیە بۆیە پێویستە نەخۆش ئەوە بزانێت تەنها دەرمان لە دەرمانخانەی فەرمی بکرێ و لەژێر ڕاوێژی پزیشکی پسپۆر و پزیشکی دەرمانساز دەرمانەکە بەکاربێنێت. بەڵێ ئێمە سپاس دەکەین دکتۆر محەممەد ڕەشید مامەند بەرپرسی چاودێری بازار و بازگەکانی دەرمان لە هەولێر لەگەڵمان میوان بوویت وەڵام دەری پرسیارەکانمان بووی سپاس دەکەین. سپاس بۆیەوە.